بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان دروست نەبێ. بەو هۆیەوە ئێمە ئەمڕۆ کە دیاری کرابوو وەکو مۆڵەت دواوادە بۆ پێشکەشکردنی ناوی پاڵێوراوانی لیستی قوارە سیاسیەکانی بەشداربوو لە هەڵبژاردنەکانە بێن تەسلیمی کەین. هەرچەندە ئێمە ئێستا پیان ڕاگەاندین کە تا ڕۆژی چوارشەممە درێژ کراوەتەوە لە بەردەم قوارە سیاسیەکانە بە حکمیەوەی هەندێک قواری سیاسی هێشتا لیستەکانی خۆیان نەهێناوە. پێمان خۆشە ئەوە بە خەڵکی خۆمان و بە میدیاکان ڕابگەێنین کە ئێمە بەڕاستی مولتەزیمین و ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە وەکو ڕێزگرتن لە یاسا ئێمە پێوی پابەندین، چکە هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان هەڵبژارنی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژارنی پەرلەمان دوو فەرمانی هەرێمی هەیە و یاسایی هەیە و کۆمیسیۆن بە هەموو ڕێکار و ئەنزیمە و جراتەکانی خۆی هەستاوە و ئامادەی تەواوی هەیە بۆی لە یەکی ئەنزای هەڵبژارنەکان ئەنجام بدات. بۆیە بەڕاستی ئێمەش لەگەڵ ئەو لایەنە یاسایی و ئەو لایەنە ئیداریانەیە ڕێمان کردووە و بەڕاستی دژایەتی هەر هەوڵێک دەکەین و ناری هەر هەوڵێک دەکەین کە لە ئارادا بێ بۆ بەلاڕێدابردننی وادەی هەڵبژاردن و دواخستنی هەڵبژاردن بەبێ هیچ پاساوێکی واقعی بەبێ هیچ پاساوێکی یاسایی. لە ڕابردوودا ڕاپرسی لەگەڵ ئەو سەرنجانەی کە هەمان بوو لە ڕووی یاسایی لە ڕووی سیاسی و لە ڕووی لۆجستی لەسەری بەڵام ئەنجام درا. فەرمانێکی هەرێمی هەبوو و یاسای نەبوو، بەڵام ئێستا ئێمە لە بەردەم پرۆسەیەکی گرنگین کە دەکرێت بکرێتە خاڵێک بۆ چارەسەری کێشەکانی هەرێم بۆ دروستکردنی نەخشەیەکی سیاسی نوێ و دەربازبوون لەم قەیرانانەی هەرێمی تێکەوتووە. ناکرێت بە دوو فەرمانی هەرێمیەوە و بە یاساوە و بە ئامادەی کۆمیسیۆنەوە و بە حرسی لایەنە سیاسیەکانی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەندێک لایەنی تر ئەم هەڵبژاردنە وەکو کاڵایەکی سیاسی بۆ بەرژەوەندی سیاسی مامەڵەی لەگەڵا بکرێ و تەسلیم بە ئایندەیەکی نادیار بکرێ. ئەمە جارێکی تر دەمانخاتەوە بەردەم ئایندەیەکی نادیار. هیوادارین لە هەرێمی کوردستانە ئێمە کار بۆ ئەو بکەین هەر ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ، چونکە لە زۆر ناوچەی جیهاندا بارودۆخی دەوروبەر و بارودۆخی ناوخۆیی ڕەنگە ئاڵۆستر بێ، بەڵام ئامادەن هین تەنازول لەو واقعە دیموکراسی یا لەو بنەما و پایە گرنگەی دیموکراسی بکرێت کە هەڵبژاردنە. ئەمە پەیامی ئێمەیە بۆ میدیاکان و بۆ خەڵکی و بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ئێمە مەلەفەکانمان پێ و هەموو ئیجراعاتی خۆمان تەواو کردووە. ڕەنگە وەکو خۆیان پێیان ڕاگەاندین کە تا ڕۆژی چوارشەممە درێژ کراوەتەوە ئێمە بە هەندێک هۆکاری تایبەت ڕەنگە ئێستا ناوەکان ئیعلان نەکەین، بەڵام دڵنیابن لە کاتی خۆیان کە ئەگەر هیچ بڕیارێکی نەگونجاو سەبارەت بە دواخستنی هەڵبژاردن نەدرا ئێمە بەڕاستی بۆ بەڕێستان ئیعلانیەکەین و هەوڵمان داوە لە لیستەکەشمانە لە ئەو پەڕی ئامادەباشی دابین و دووبارە شێکێنەوە کۆمیسیۆن کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەو پەڕی ئامادەباشیدا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان و هەموو ئیجراعاتێکی خۆی تەواو کردووە و تەنانەت دەتوانین بڵێن لە هەندێک ڕۆوە شتی چاوەڕوان نەکرا و پەیامی چاوەڕوان نەکرا و کاندیدی چاوەڕوان نەکراویشی هەبێ بۆ بەشداری پێکردن لە هەڵبژاردنەکانە. زۆر سپاس. کۆمەڵی ئیسلامی هیچ کاندیدانەیە بۆ سەرۆکی هەرێم وە هاوپەیمانی لەگەڵ هیچ کەسێکا دەکەن؟ وەکو هاوپەیمانی تا ئێستا ئێمە هاوپەیمانیمان ڕانەگەیاندۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارە 192 بە لیستی سەربەخۆ بەشداری دەکا و ئەوەندەشی ئێمە ئاگدارین ئەو وادەی دانراوە بۆ پێگەێنانی هاوپەیمانی وادەکە تەواو بۆ وادە یاسایەکەی کۆمیسیۆن و بەڕاستی بۆ سەرۆکی هەرێمیش ئەوە دەبێت لایەنە سیاسیەکان یا دەسەڵاتی سیاسی لە ناو کۆمەڵی ئیسلامی بڕیاری لێ بدات، چکەوە ڕەهەندی سیاسی هەیە. ئێمە قسەکەمان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بە شێوەیەکی تایبەت، وەگەرنا ئەوە ڕەهەندی تری هەیە ڕەنگە بۆ ئەوە تەحالوفات پێویستکە، بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان بەرەو هەر هەنگاوێک دەڕوایە هەر هەنگاوێک دەنێت کە ببێتە مای چارەسەری کێشەی سیاسی و یاسایی لە هەرێم و دروستبوونی نەخشەیەکی سیاسی دادگەرانە و ڕاستەقینە لە هەرێم. ئێمە هاتوین لیست پێشکەشکەین کە هاتوینەتە بینای سەرەکی یا ئۆفیسی گشتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان پێیان ڕاگەیاندوین تا ڕۆژی چوارشەممە درێژ کراوەتەوە لە بەردەم قوارە سیاسیەکان، چونکە هەندێک قوارە ئیجراعاتەکانی خۆیان تەواو نەکردووە. ئێمە پێویستی کردلیان وەرگرتین ئەمڕۆ تەسلیمی دەکەین. ئەگەر بۆن مونەزانیمان مدەیەک ئەو چەند ڕۆژە هەیە ئێمە ڕەنگە بوەستین بۆ ئەوەی چاوەڕێی وەزعەکە بکەین. لێشتان ناشارینەوە بارودۆخی هەرێمی کوردستان
بە ئاراستەیەکی نەگونجاوە براوە احتیمالێ ئەم هەڵبژارنە دوا بخرێ بۆیە ئەگەر بەڕاستی پێش ئەو وادەیە بزانین هەڵبژارن دوا دەخرێ ڕەنگە هیچ معنایەک نەمێنێ بۆ ئەوەی کە تۆ ناوەکان ئاشکرا بکەی و لیستەکە تەقدیم بکەی. زۆر سپاس بۆ بەڕێز.